بزانین هۆکاری سەرکەوتنی پارتی کرێکاران چیە؟ هۆکاری شکستی پارێزگاران چییە لە دوای 14 ساڵ لە حکومڕانی لە بەریتانیا؟ پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر زێرەڤان بەرواری مامۆستای زانکۆڵ لە لەندەن. دکتۆر سڵاوتان لەبێت، تۆم کاتتان باش. سلااو بۆتە دکتۆر زێرەڤان. دکتۆر زێرەڤان 605 پارلەمەنتەران 412 پارلەمەنتەری پارتیا کارکەران لیبر دەبخۆ باوەری دکرد و ئەو قاس زێدە پارلەمەنتەران بینە 412 پارلەمەنتەر. فەرموو دکتۆر. بەڵێ پێشەکەی سپاس بۆ دەرفەتێ بگومان ئەف ڕێژە دەنگدانێ کۆی لە گروکەن بریتانیا ڕاگەهاندن سەرهاتیەکردن یان شێوازێکی شێوازانیە بەرچاو نەبوو پاستی پێشبینی هەبنەت هاتەکردن کۆ دێ لەیبەر وی شێوازی سەرکەوتنی دەستخۆبەردین تەقام پێشبینی هاتەکردن کۆ لەیبەر دێ حتا ڕادەیەکی هێکە پێش حزبە پارێزگار لێ وی شێوازی وی وان دەنگا وەکی دیڤەلەرزەکە سیاسی بۆ پاستی وڵاتی بریتانیا دەرز بۆ جارایکە بۆ بۆینا چەند ساڵە ئەبروکە ئەگەشتە بێ قۆناغتان پێشین فەرەیە فڕانیە کورسی کردین پەرلەمانی بریتانیا دەستی حزبە لەیبەر دانەش بەر هەندێک ڕاستیەوەکی دیڤەلەرزەکە بەس ئەبە دەرئەنجامێ 14 ساڵێن بەڕێدەبرنا یا حکومڕانی وڵاتی بریتانیا و گەلێک تووشی گەلە قەیرانان بووە و بریتاوەلێکەیەک و ئاراستەیە یا رأي گشتیا وڵاتی بریتانیا بەرەفندی دەکەن کە بێتن گوهڕین دەرز ببیتن ئەف گوهڕینانێژی بۆ پارتە بەرامبەری پارێزگار ڕاستە پارتە کرێکار ئەڤە بۆ پرۆگرامێکی جیاواز بوو پرۆژێکی جیاواز بوو بەس وەکی بەحەسبی ڕاستی پێشبینی هاتەکردن بێ سەرکەوتنی دەستوەردین دەستگی شێوازی دەنگی بێ گرانیا سیاسی پێشبینی بوو نەکاتەکرد. بەڵێ دکتۆرە بە تا چەند پەیوەستە بەو پلانی کاری کە پێشتر پارتی کرێکاران دایناوە لەسەر زیاد نەکردنی باج باشترکردنی دۆخی کرێکاران و هەروەها هەڵەشانەوەی بڕیاری ناردنی کۆچبەران بۆ ڕواندا، ئەمانە تا چەند کاریگەریان لەسەرەوە هەبوو کە پارتی کرێکاران بتوانێت بەم جیاوازیە گەورەیە هەڵبژاردننی پەرلەمانی بەریتانیا بباتەوە؟ بەڵێ ڕاستە سێرەتەگەرێکە جێ خۆدایە طبعاً ئەوەوەت ڕێپۆرتا خودیشدا بەحەس کردی گەلێک قەیران تایبەتیەکەیان بەحسێ پشتی برێکستێ بکەن یعنی ئەو بریتانیا شرکەتی ئەوروپا دەرکەتی و حتا ئەمریکا وڵاتی بریتانیا گەلێک قەیراناندا ڕووریە ئێک ساخلەتێن دموکراسیەتا ڕۆژئاوای ئەڤەیە پارتێن سیاسی پارتێن پرۆژەین یعنی پرۆژەین پارتێن سیاسی وەلی بکەن ئاراستەین ڕایە گشتی و ئاراستەین هەوڵاتیە بگوڕن و هەر هەوڵاتیشی وەکی ئەم بزانین گەل گوڕینە سیاسی دەست بکەن. ایک پروگرامی سر ایک برنامه سرکی براستی که گلک رای گشتی داد مدیای دا حزب لیبر کار سر فکر اول بو شواهد بجین باده که آبوری درجه ایک کارت کن سر فکرن که پشتی کرونا و پشتی تایبتی پایداری ترجی پشتی شرع اوکراینیا قیران آبوری ولات بریتانیا درست بوده حتی عمله بریتانی پاره بریتانی برانبر پارندی جهانی یعنی حجم یا سنگ خود داده اش بر هنده حزب کرێکار یا پارتا کرێکار هندێک ئاراستەیان سەرەکی کردبوونە پرۆگرام خۆی هەڵبژاردنە داشوان ئاراستەی ئابووری دەرەجە ئێک ڕاستی کار سەرکردن شێوازی دوان سەکتەرێ دوێ و کار سەرکردی سەکتەرێ سەخلەمیە بوو NHS و ئێکردن کە قەیران دیارە پشتی کۆرۆنا دیار بوو و سیستەم حتا گەلێک جارات ناو بریتانیا حەکتندی پێدەکردن و سیستەمێ ساخلامي توشيش كاستنت يعني بروكن سيستم يعني بحث فكرا خلاص يجي خلا بنابرابو خلا بنابرابو أبسي شنجست سركية بروجي هالبجاتنا يا بارتا كريكارا بو يا بارتا ليبر بو بس بوچونا من برس هالبجاتنا يعني هر دو بارتا كانت بارتا باريزگار و بارتا كريكار هر دو وكادية كير بو ديتن پروگرام شێوازێک پرۆگرام ڕێگرتن پەنابەرە بهێتەکردن چونکە سیستەمی بریتانی پشت 2020 حتا ئەبروکە ئەو ئامادەی باشیە نەبوون کە بشێتن بێ ڕێژە مازنە پەنابەرە وەرگریت یعنی نە شێوازی سیستەمی ئەف ئیمکانیاتە هەبوونە حتا سەرەدەریکردنە بریتانیا ژێ گەل پەنابەرەوەکی ئەوروپا نەبوو یعنی بەرین کە بی شێوازی بی ژمارەی بریتانیا سەرەدەری گەل پەنابەرە نەگریش بەر هەندێکی نەشێتن سەرەدەری گەلبی ژمارە یا زۆرتر بەر هەندێک هەردوو پارتێن هەنێ ڕۆژێ سنوورداکردنا پەنابەرە هەیە بە شێوازی ئاراستەکردن و شێوازی سەرەدەریکردنێ وەکیوە بەحثکردنا بەینا پارێزگارە و کرێکارەدا جدایە زیاتر
حزب کرێکاریان لیبر برنامه که باشتری نرپیش او گلهندهی نکوبی که بونمونه پنابر طرف روانده بهن نکوش بر فرسا مافین رو بیکو گلک جرد میدیا ده بحثی تفکرن زیادر مثلا آبوریه یعنی بونمونه دیچارش شوازه که جیوری بکر ده خیرانه که نکتو دیچارشی بونمونه فرس مافین رو بیکاری بس دکتر دخوازم بپرسم یعنی نها دی پرسا پنابرانده بگشتی یعنی پارتین راستگیر زیدتر لدیجی پنابرانه سیاستکی تندتر لدیجی پنابران بریوه دبن پارتین سوسیال دموکرات پارتین کارکران دی پرسا پنابران ده نرمترین دی روشا پنابران ده یعنی گرمتر جی تفدگرن یعنی بریتانیا دی پرسا پنابران ده اف حلوست شاوا دبه دوی درباره دگر تو نرخاندنه کشمره بکن بله راسته طبعا براودية بريطانيا بجم هكفات بريطانيا كدولة أوروبية كتبحثي جاب وراس بكي بارتين جاب وراس سرداري كنا وانديا كنا برا راس أفشوازي تبحث كري أفجوارك يعني أوروبا بس حتى رادك أفشوازي يعني سرداري كنا الجال كنا برا بريطانيا حتى رادك يا جدايا زيادة بريطانيا ليبرال ديمقراط كل برسن ما في مروفي كتاخدان كل برسن فانا برا كتاخدان كو أفجي كوبارتك ظاهر بشرط شركتي حتى حققوا بيجن مقعد البرلمان إلى طبعا سرداري كلمة ليبر بجمان جداء سرداري كلمة كونسرفاتيف سرداري كلمة باريزغارا چونك حزب باريزغار ذات رنگ بدانا يعني تخيكي يعني جيكو طبقة طبقة إيكي يعني جيكو زيالك جرى بارفتر دربارك سرداري كلمة طبقة إيكي كتزياتر ایک خاصلت پارتا پاریزگر اویا پاراستنا نفویا بریتانیا پاراستنا شواز و سیستم و کتال و فلسفه حکمرانی نفویا بریتانیاش برهندی چه بیتن گلبان ظهورین رادیکالینه بیتن تایبتی ترساوانتن ده بله و هبونا گلک پنابرا چه بیت کارتکنی سر شناس دولت بریتانیا که سر روشن یا سر بعد حضاری دولت بریتانیا وكي بعدك فلسفي حزب باريزغار راسته وصاله يبحث راتك وكتب حسري عندك بنشينيتين السوشيال ديمقراطي دان لك بنشينيت يسر الدنيا جواري براكتيكي ذات الدنيا بس او ام ابريكا نفويا بريطانيا دا فراستي رايا قشتيا بريطاني برابر فلسا يا بنابرا تأصلك أريني داينا وإنما تأصلك أريني دا وحتى رادك برجاب جيبت الحزب على إدارة البيت كانت كتاخدان شوازك سيستماتيك سرداری گل فلسفه را بهتر کنه بشن هم ما فی پنابر آفریقا پاراستن طایبت ما فی یعنی سرکی ما فی نوری کو پنابر چارنامه جهانی ما فی نوری پاراستن بهتر کنه طبعا بریتانیا چیز دولت مؤسسه به فلسفه یا برنامه جهانی ما فی نوری هنده افریقا حکمت یا لیبر سوس بگل بریتانیا کودی سرداری گل بهتر کنن به شوازه که پراکتیکی شوازه که کو خدمت اکسپریتوان که خطی کوبرو که خیلی دنیا جزاری بید در نقطه بریتانیا دا کاروان هر قوانو چیتن و اینا افسر دریا که باشته دیده کرن افسر دریا برینو که پارزگر کر براستی دنیا جیکو هر و دانا یا سورسنین آبوری کو در حسابا خلق بریتانیا سر دری که نوان گر پرسافنا برا سر دری پارتی یا تندرست نمید. بله سپاس بوده دکتر زیروان برواری ماموستای زانیگاهی لندن نگردم. سپاس.